بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر جەنگی نێوان ئێران و ئیسرائیل و ئەمریکا و هێرشی ئێران بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە قەتەر و باز لە عێراقیش دەکرێت وایە دوای و هێرشانە چی ڕوودەدات بازنەی شەڕەکە بەرفراوانتر دەبێت یاخود بە پێچاوانەوە باردۆخکە هێور دەبێتەوە ئەگەری ئاگر بەست لە ئارادا یاخود بەردەوامی جەنگەکە لێکەوتەکانی لەسەر عێراق و ناوچەکە چی دەبێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای کاروباری نێودەوڵەتی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگە سەرەتا لەو هێرشانەی ئێرانەوە دەست پێ بکەین هۆکارەکەی چی بوو کە قەتەر هەڵبژێترا بنکەی عودەیت کە 10,000 سەربازی ئەمریکی لێیە بۆ وەڵامدانەوەی ئەمریکا دوایەوەی کە ئەمریکا لە ماوەی ڕابردووی هێرش کردە سەر وێستگە ئەتۆمیەکانی ئێران بۆ قەتەر هەڵبژێردەوە عێراقیش باسی عین ئەسەد دەکرێت بۆ عێراق و بۆ قەتەر بڵین. زۆر سوپاس. بێشک پێش ئەوەی کە ئەمریکا هێرش بکاتە سەر پێش ئەوەی کە ئەمریکا بە B2 هێرش بکاتە سەر شوێنە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەمریکا لە تقریبەن لە هەموو ناوچەکان لە کوێت کە بنکەیەکی لۆجستیکی گەورەی لەوێ هەیە و هەروەها لە بەحرین لە ناوەندی سێنتکەم کە بڵین ئەمڕۆ بە 6 موشک لێی درا تەدابیری خۆیان وەرگرتە بوو و فەڕۆکەکانی بەریتانیا لەوێ مەوجود بوون لابرا بوون بۆیە تقریبەن دەتوانین بڵین ئەگەر بە شێوەیەکی زاتیش کۆماری ئیسلامی ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێک نەگەیشتبن بۆ ئەوەی کە ئەم لێدانە بکرێ بەڵام بە شێوەیەکی بابەتی هەردووکیان زەمینەیان بۆی ئامادە کردبوو سەبارەت بە بەدەنکاتنەکەی کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی بە استراتیژێتی ئێستای ئێرانەوە هەیە. کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئیسرائیل تقریبەن حەز دەکەن کاتی ئەوەیە کە جەنگەکە بەرەو کۆتایی بڕوە بەڵام هەردووچیان نانەوێت لەو پۆزیشنەی لەو مووقعی ئێستا تێیدا هەن ئەم جەنگە کۆتایی پێبێنن. بۆ ئیسرائیل دەتوانین بڵین سەرکەوتنی تاکتیکی گەورەی بەدەستێناوە بەڵام تەئمینی استراتیژی نییە بەڵام لە ڕووی استراتیژیەوە دەستکەوتەکەی نادیارە لەبەر ئەوەی نەک لە ئیسرائیل و ئەمریکا لە قەتەڕیش دەدا. بۆ کۆماری ئیسلامی ئێران مانەوەی استراتیژی خۆی تا ئێستا مسۆگەر کردووە بەس دەستکەوتە ناوچەیی و هەیمەنەکەی لە دەستداوە. بۆ ئێران دەستکردنەوەکە بە جۆرێک لە دەتوانی بڵێ لە چوارچەوەی کەرامەتدا دادەنرێ ینی چۆن کەرامەت ئەوە هینی من نییە یعنی ئەمە هەڵوێستی من نییە چکە زۆر جار کە لە ڕاگەیانی کوردی قسە دەکەی بێشکی شێمە بۆ کورد قسە دەکەین بابەتەکان وەک خۆیان نابینن واتە لە ڕووی غیروری نەتەوەییەوە بە وەڵام بۆ کەرامەتی خۆیان بە پێویستی دەزانن. سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران ئەگەر بۆ نمونە ئەم شەو جەنگ بوەستێ دەتوانین بڵین لە پۆزیشنێکی لە مەوقعێکی جیاوازدایە لە بەر لە چەند ڕۆژێک بۆ ئەمریکا سێنتکۆم یا ئەو بنکەی ئەلعوەیدا لە قەتەر لە بواری ڕەمزیەوە هێچگار گرنگە یعنی ئەوە نییە کە بنکەکە بە تاڵ بوو فڕۆکەکانی بەریتانیان لا بردبوون و هێزەکان ڕاستە چۆڵ کرابوو و زیانی گیانیان نەبووە لەوانەیە سەدمەیەکیش نەبوو بێ بەڵام خۆی ئامانجەکە کوشتنی مرۆڤەکان نییە ئەوەندەی کە لێدانە ئەوەندەی کە پەیامە بۆ ناوچەکە. بۆ نمونە ئێستا با ئێمە وای دابنین شەڕ کۆتایی هات باشە ئامانجی ئەم شەڕە کۆتایی هێنان بە هەژمونی ئێران و پاشەکشەکردنی ناوچەیەکەی نەبوو بەڵام وا پاشەکشەی نەکردووە نەک لە ئیسرائیل دەدا لە قەتەر دەدا کەواتە لێرە ئیسرائیل نەیتوانی ئاسایشەکەی خۆی دابین بکە و ئەو ئامانجەی هەیەە لەگەڵ کەنداو چکات جموجۆڵێکی کەنداو دەبینرێ ماوەیە کە ئێران لی بەگومانە لە نێوان قەتەڕ و بەحرین و ئیمارات و سعودیە و ئیسرائیلدا بەوە مای ترسی تورکیاشە بۆیە لەو چوارچەوەیدا دەیبینم کە هێرشەکە ئەگەر بە مانایەکی بڵین کورتی بکەمەوە لە زاراوەیەکی معقولدا دەتوانم بڵێم جێڕانەوەی دەست پێشخەریە ئایا ئەمریکا و ئیسرائیل لە یەک دوو ڕۆژی داهاتوو ئەو دەست پێشخەری ئەم شەوی لێ دەستێننەوە جارێ دیار نییە. کاک دکتۆر
ئەگەر گوێ لە ئێمە بێت باسی ئەوم کرد هۆکاری هەڵبژاردننی قەتەر بۆچی ینی هێرشکای سەربنکەی ئەمریکا لە قەتەر لە کاتێکە پێشتر بازەکە پەیوەندێکی باش لە بینی ئێران و قەتەر هەبێ بۆچی بەڵەن ئیمارات نەبوو سعودیە نەبوو وڵاتانی تر نەبوو یاخود ئەگەری هەیە ئەوانش بە ئامانج بگیرێن یاخود کە هێرش کراوەتە سەر ئەو بنکەیە بەشدار بووە لە هێرشی سەربنکە ئەتۆمیەکانی ئێران کە فڕۆکەی بیتوشی تێدا بەکارات؟ سێ ڕەهەندی گرنگکەن لە هەڵبژاردننی قەتەر یا ئەو بنکەی کە لە قەتەر هەیە. یەکێک لە ڕەهەندەکان ئەوەیە کە سەرکردایەتی سەربازی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوێوە دەکرێت و لەوێوە ئۆپەراسیۆنەکان ئەنجام دەدرێن، لەوێوە بڕیار دەدرێت هاوکاری ئیسرائیل بکرێت بۆ ئەوەی بربەستی موشەکەکان بدرێتەوە. جگە لەوەی کە ئەوە هەر فاکتەری یەکەم کە ئەو بنکەیە لە ڕووی ڕەمزیەوە لە ڕووی هەیبەتەوە تقریباً پنتاگۆنێکی گچکەیە لە ناوچەکە، بۆیە دەتوانین بڵێن ئەو پەیامی کە لانی ڕکابەری ئەوان ئیسرائیل دەی ئەمریکا دەیەوێ بیگەێنێ لە ڕێی قەتەرەوە باشتر دەگاوەک ئەوەی لە ڕێی کوێت و عومانەوە. و من زۆر بە دووری دەبینم کوێت و عومان کە بەردەوام ڕۆڵێکی ناوبژیوانیان هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و دەریچەی کۆماری ئیسلامی ئێرانن، هەردووچیان بۆ کاتی زۆر پێویست کەمتر ئەوان دەکرێنە ئامانج. قەتەر ڕاستە لە ساڵی 2017 ئێران ئاسمانی خۆی بۆ کردەوە لە کاتێکدا سعودیە و دەوڵەتەکانی دیکە گەماروەیەکی توندیان خست بۆ سەر قەتەر. ئێمە ئەو دابەشبوونە بیرگوێگرەکانمان بێنینەوەوانەی گوێمان لێ دەگرن خراپ نییە کە قەتەر ئەو کاتێک گەماروی خرایە سەر و بە پشتیوانی ئێران بە دۆستی ئێران لە قەڵەمدراوە تەلەڤیزۆنی ئەلجەزیرەش بەردەوام بەشێک بووە لە ناکۆکیەکان. بەڵام بۆ لەم کاتەدا قەتەر دەکرێتە هەدەف سەرەڕای ئەو دۆستایەتی کە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران هەیبووە. ئەوە چوینە فاکتەری دووەم. فاکتەری دووەم هۆکارەکەی ئەوەیە کە ئێستا ئەو جم و جۆڵانەی بۆ جورئەتدان بە ئیسرائیل بۆ پەیوەندی ئابراهەم یا ئیبراهیمی بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکان بۆ سەرکێشی ناوچەکە لە ئارادا هەیە قەتەر و ئیمارات و سعودیە و ئیسرائیل بەیەکەوەن. واتە نەتیجەی ئەم جەنگە ئەگەر بە سەرکەوتنی ئیسرائیل کۆتایی پێبێت دەبێت بە سەرکەوتنی قەتەر و لایەنەکانی دیکەش، چکە ئەمریکا لەوەیە جگە لەوەش ئەوانە خۆیان هەمویان چ ئیسرائیل چ قەتەر چ ئیمارات چ سعودیە خۆیان بۆ قۆناغێک ئامادە دەکەن کە ئەمریکا لەو ناوچەیە پاشەکشەی کرد ئەوان فەراغەکە دابگرن. تورکیاش دەیەوێت هەرچۆنێک بێ لە جیۆسیاسی داهاتوودا ڕوبەڕووی ئەوان یعنی مامەڵە لەگەڵ ئەوانە نەکە، دەسەڵاتی ئەوان ئەکسێپت نەکە، هەڵهەزم نەکە، هەڵ نەمژێ. کۆماری ئیسلامی ئێرانیش دەزانێت لەسەر ئەساسی پاشەکشە پێکردنی ئەوە ڕۆڵی قەتەر و ئیمارات و ئەو لایەنانە ئیسرائیل و ئەوانە. بۆیە لێرەدا قەتەر بەشێکە لە ئامانجەکە. خاڵێکی تر ئەوەیە کە سەبارەت بە بەم جەنگا کاک حەکیم زۆر دەتوانم بڵم سوود لە فاکتەری سێم وەردەگری جەنابەت یاوانەی گوێمان لێ دەگرن. فاکتەری سێم قەتەر هەڵدەبژێردرێ. ئێمە دەتوانین بڵێین کە ئەم جەنگە نەخشە و دابەشبوون و هاوپەیمانیەتیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هیچی وەک خۆی نەهێشتۆتەوە. ئەمە بۆ وەڵامی ئەوەی کە باست کرد پێشتر قەتەر لەگەڵ ئێران پەیوەندی باش بووە، بەڵام وەڵامەکەی ئەوەیە و بە فعلیش دیارە. من ڕۆژانە لە ئیڤێنتە سیاسی سەربازی دیپلۆماسیەکان لە ڕیتۆریکەکان لە جم و جۆڵە ئاشکرا و نهێنیەکان ئەوانەی کە دوایی ئاشکرا دەبن تێدەگەین کە هیچ شتێک لە جێی خۆی نەماوە. بۆیە ئەم شەڕا ڕاستە بە ناوی ئێران و ئیسرائیل دەکرێت، ئیسرائیل و ئێران و ئیسرائیل دەکرێت، ڕاستە بە ناوی ئەتۆم و ساڕوخی بالستیکی دەکرێت، بەڵام لە ڕاستیدا شەڕەکە هیچگار لەوە گەورەترە، چەندین ڕەگەزی گەلێک گرنگی تێدایە. بەڵێ لەبەر ئەم سێ فاکتەرە دەتوانین بڵین کە قەتەر دیاری دەکرێت. قەتەر بە هیچ شێوەیەک ئێستا لە دۆستایەتی ئێران و تورکیا و لایەنەکانی دیکەدا نەماوە، نەخشەکان گۆڕدراون. باشە کاکتۆر بەس پێدوایە بەوە کۆتایی پێدێت وەڵامی ئێران بەس بە قەتەر چ بۆ منە وڵاتانی تریش هەندێکی ئاسمانی وڵاتەکەیان داخستووە
باسی عێراقیش دەکرێت وایە جگە لە قەتەر وڵاتانی دیکە کەندا و دەکرێنە ئەمە جیاخود عێراق گروپە چەکدارەکان ئەوانەی کە نزیکن لە ئێران دەچنە ناو ئەو جەنگەوە یاخود بەو وەڵامدانەوەی وەڵامی ئێران کۆتایی پێدەی بۆ ئەمریکا؟ خۆی هەمووی گریمانەیە، یعنی گریمانەیە. دەتوانم بڵێم کاربەدەستانی گەلێک پایەبەرزی ئێرانیش هەمویان نازانن کە ئایا بەوەوە دەوەستێ یان هێشتا کاردانەوەکان ڕەتدانەوەکانی ئێران زیاتر دەبن. بەڵام کاتێک پرسیار لە من دەکەی دەبێت من ڕای خۆمت پێ بڵێم، ئەوە لۆژیکەکە ئەوەیە. من بە دووری دەبینم ئێران هیچ حرەکەیەکی دیکە لەسەر ئاستی ناوچەکە بۆ وەڵامدانەوەی ئەمریکا بکە. لەبەر ئەوەی ئەمەندە وەڵامدانەوەیە بۆ ئەمریکا مەسجێکی زۆر توندی نرد بۆ کەندا و سعودیە و ئەوانە. بەنسبەت ئێرانەوە استراتیجەکەی ئیسرائیلە، جەنگەکەی لەگەڵ ئیسرائیلە و دوا ڕۆژ مەبەستم چەند ڕۆژی داهاتوو چەند هەفتەی داهاتوو دەبێت لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل لەسەر مێزی گفتوگۆ یا لە ڕێی تەرەفی سێمەوە تێرد پارتی دابنیشن بەیەکەوە کە یاخود بگەنە ڕێککەوتنێک. بەنسبەت ویلایەتە گرتوەکانی ئەمریکاش لە بەرژەوەندی دانیە جەنگەکە درێژ ببێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەریەکەوتنێکی درێژخایانی ببێ و ناخۆشی بخاتە ئەو ناوچەیە، لەگەڵ بەنسبەت ئێرانیش پێی خۆش نییە لەگەڵ ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بەم ڕوونیە تێوە بگلێ. بەڵام ئەوە هەمووی پێچەوانە دەبێتەوە ئەگەر ویلایەتە گرتوەکانی ئەمریکا کە ئێستا دیڤانس بڵین تیمێکی هەشکەسی بە گوێرەی ئەو ناوانەی من تۆمارم کردن لە سەرچاوە ئەمریکیەکانەوە ئێستا لە کۆبوونەوەیدان لە سیچویشن ڕووم لەگەڵ پرێزیدنت ترامپ بۆ هەڵسەنگاندنی دۆخەکە. ئەگەر بڕیاری وەڵامدانەوەی ئێران بدەن یان لە ئێران بدەن، بێشکی بەنسبەت کۆماری ئیسلامی ئێران نێزیکترین شوێن کەنداوەکە یا کاریگەرترین شوێن کەنداوە کە وەڵامی بداتەوە. خۆ ئەگەر ئەمریکا وەڵامی ئێران نەداتەوە یان نەیەوێویش دەست پێشخەریقی لێوەربگرێتەوە، حقیقت بەنسبەت ئێرانەوە بۆ ڕیپوتیشنی ئەو کە لە پۆلیتیکال ریلیشنز ئەوانەدا تۆ دەتوانێت بڵێ ئابڕووی سیاسی، بۆ ئابڕووی سیاسی ئێران وا باشە کاتێک خۆی دەرفەتی هەیە ڕاستەوخۆ لە ئیسرائیل بدا لە شوێنی تر نەدات، و کاتێک کۆماری ئیسلامی ئێران پەلاماری شوێنی تر دەدا کە دەرفەتی نەمێنێ لە ئەوێ بدا. و ئەم وەڵامدانەوەی دەتوانم بڵێم باری گەروی هورمزیشی سوک کرد، چکات دەبوو شتێک هەڵبژێرێ کە کاریگەری و دەنگدانەوەیەکی جیهانی هەبێ. من ئەمە تەئکید دەکەمەوە، نازانم لە وەڵامی پرسیارت لە بەشی یەکەم ئاماژەم پێدایان نا. بەنسبەت کۆماری ئیسلامی ئێران یەک خاڵ زۆر ستراتیژیکە بۆ بەردەوام کاتێک کە چاودێری ئێران دەکەین لەم جەنگەدا دەبێت سەرنجمان لەسەر ئەو خاڵە بێ. بۆ ئێران زۆر گرنگە کە شکست، زەرەری استراتیژیک، سزدبوونی دەوڵەت و فەلەزبوونی دەوڵەت، بێچارەی دەوڵەت تەعمیم نەبێتە ناو خەڵک و پێکاتەکانی ناو ئێران. ئەمە زۆر موهیمە. و دوای ئەوان ئەگەر توانی ڕێگری لەمە بکە، ڕێ لە دابەزینی شکست و ناخۆشی و کارەسات و بێچارەی دەوڵەت بۆ ناو جەماوەر بکە، ڕێگری لەوە کرد، هەنگاوی دووەم ڕێگری لەوە بکە کە دەوڵەتانی کەنداویش وا هەست پێ بکەن کە ئێران لە ناوچەکەدا ڕۆڵی نەما. لە ڕاستیدا ئەم هەنگاوی ئێران بەسە بۆ ئەوەی کە مەسجێکی داوە بە لایەنەکانی کە لایەنگری ئەون، ئێمە پێی دەڵێن پرۆکسی، نیابەت، وەکیل. ئێران دەڵێ دۆستەکانم، هەریەکە شتێکی پێ دەڵێ، بەس لایەنەکان پامێکشی داوە بە ئەوان کە هێشتا من لە ئارادام. بەڵام لە ڕاستیدا جگە لە وەرگرتنەوەی دەست پێشخەری یا وەڵامدانەوەیەکی وەک چۆن دەڵێ بۆ ئێرانیەکان پرسی کەرامەت، غرور یا نەتەوەیی یا بڵێن جەبهەوی، لەوێ کۆتایی پێدێت تەسەوڕ دەکەم لە بەرەوەی مەسجی خۆیان گەیاند. باشە کاکتۆر، ئەگەر وەڵامی وەشم دەیتەوە عێراق دەبێتە بەشێک لە جەنگەکە، و دواتریش باسیەوە کرد کە ئیسرائیل لە ڕووی تاکتیکیەوە بڵێن قازانجی کردەوە، بەس لە ڕووی استراتیجیەوە قازانجی نەکردووە تاکو ئێستا. ئەگەر وەشمان بۆ ڕوونکەیتەوە و بە هەمان شێوە ئێران بڵێن چی لەدەستداوە؟
بەڵێ بێشک پرسیارێکی هێزگار گرنگەوە ڕوحی ململانەیەکانی ئێستا لەو پرسیارەدا شێردراوەتەوە و دەتوانین بڵین ئەوەی کە لە ئایندەش پێشبینی دەکەین چاودێری دەکەین ڕووبدا لە بواری مفاوەزاتدا هەر لەو پرسیارەدا ماوەتەوە. من جوابی پرسیارەکە لە ئەوەی ئیسرائیل و ئێرانەوە دەدەمەوە دوایی دێمە سەر عێراق. سەبارەت بە ئیسرائیل بۆ ئیسرائیل هیچگار گرنگە شتێکی استراتیژیە کە ڕێگیری تەواو بکە واتە تایمینکردنی ئاسایشەکەی بۆ دەیان ساڵ ئەمە بسەلمێنێ کە توانی زەرەر لە بەرامبەرەکەی بدا لە ماوەیەکی زەمەنی دابۆ نمونە بۆ ماوەی هەفتەیەک چەند ڕۆژێک بێ ئەوەی بەرامبەرەکەی بتوانێت وەڵامی بداتەوە. لەوێوە پەردەکە پەردەی شانوویەکە پەردەی درامایەکە پەردەی جەنگەکە دا ئەدرێتەوە و دەچنە قۆناغێکی دیکەی دیبلۆماسیەوە. بەڵام هەتاکو ئەو ڕۆژانەی ئەو دەقانەی کە موشەکەکان ئاسمانی ئیسرائیل دەبڕن و دەگەن بە ناو جەماوەری یەهودی لەوێ کە 9 ملیۆن کەس لە 22,146 کیلۆمەتردان بۆ ئەوان ئاسان نییە کە بەم کێستە ئاسایشی استراتیژیەوە کە سەرکەوتنی تاکتیکیان بەدەست هێناوە. بەڵام دەتوانین بڵین با ناوی لێ بنێم ئیسرائیل لە دۆخی سەرکەوتنی تاکتیکی و نادڵنیایی ئاسایشدا جەنگەکە نایەوێت کۆتایی پێبێنێ. ئێستا لە دۆخی سەرکەوتنی تاکتیکی و نادڵنیایی ئاسایشدایە. ئیسرائیل خۆکاکە ئیشی بە ئاسایشە جەنگەکەی بۆ ئاسایشە هەرچەندە ئاسایشەکەش چەند لق و پۆپێکی لێ دەبنەوە. یەکێک لە لقەکان مەترسینەوەکانی داهاتوویە لە پەیوەندی ئێران و رووسیا و گەشەکردنی AI زیرەکی چەکە زیرەکەکان زیرەکی دەستکرد کە من پێم وایە لە زیرەکی دەستکرد دەرچووە لەو زیرەکیی کە هەیە ئەوە بوو. سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران کۆماری ئیسلامی ئێران ڕاستە ئەم شەو وەڵامێکی داوەتەوە و جەست پێشخەری تا ڕادەیە گرتۆتە دەستی خۆی. بەڵام سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران ئەوان بە پێچەوانەی ئیسرائیلیەکان ئەوان مانەوەی استراتیژیان مسۆگەر کردووە بمێننەوە نەفەوتێن دەسەڵات بمێنێ بەڵام شکستی تاکتیکیان خواردووە و مەیدانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان تا ڕادەیەکی زۆر لەدەست داوە جگە لە عێراق کە تا ڕادەیەکی زۆر لێرە ماونەتەوە. لێرە دێمە سەر سەبارەت بە عێراق. بۆ عێراق ئێران دەریچەیەکی گەورەی داراییە گەریچەیەکی گەورەی دیبلۆماسیە دەریچەیەکی گەورەی ئاینی و مەسەلەی ئەوانەیە. سەبارەت بە ئێران و ئەمریکا بە شێوەیەکی ذاتی نادانیش بن بڵێ برا لە تۆ عێراق مەکە ئامانج منیش لە عێراقەوە ناتکەمە ئامانج. بەڵام بە شێوەیەکی بابەتی هەردووکیان متتەفیقن لەسەرەوەی کە عێراق ڕۆڵەکەی پارێزراو بێ جگە لەبەرچی لەبەر ئەوەی عێراق یەک لە عێراقەوە هیچ ئۆپەراسیۆنێک چ لە هەرێمی کوردستان چ لە ئەنبارەوە دژی ئێران ئەنجام نەدراوە. جگە لەوە عێراق تاکە وڵاتێک بووە لەگەڵ چین پێشدا هەرێمی کوردستان پێش ناوەندی بەغدا و سوودانی سەرۆکی هەرێم جەنابی نێچیروان بارزانی محکومی هێرشەکەی کرد کە هێشتا مولابەساتەکەی دیار نەبوو بە جورئەتەوە محکومی کرد. دوای عێراق و چینن کە محکومی ئەوەی ئەمریکایان بەو جورئەتە کردووەی کۆی ئەوەکە. لەلایەکی دیکە سێ فاکتەرم باس کرد. عێراق بەشێک نییە لە ئەو سەرکردایەتیەی لە نەزەر گیراوە بۆ داهاتوو دوای پاشەکشکردنی ڕۆڵی ئێران ئەوەی کە لە بەرنمەیاندا هەیە بەڵکو قەتەر و سعودی و ئیماراتن لەگەڵ مەسر لە ئەوەدان لەگەڵ ئیسرائیل لە جۆرێک لەو هەماهەنگێدان مەغریبیش تقریبن تا ڕادەیەکی زۆر. عێراق لە هیچ پلانێکی استراتیجی هەماهەنگی کەندا و ئیسرائیل نییە نە لە ڕووی سیاسی نە ڕووی جیۆپۆلۆتیک بۆ داهاتوو نە لە ڕووی بەرپەرزدانەوەی درۆن و ئەوانە. بۆ نمونە ئەم جارە بەراورد بە ئۆپەراسیۆنەکەی پێشوو کە ئێران بڵین لە گەڕی پێشووتری جەنگەکاندا کە هێرشی بڵین
بربەستکردنی درۆن و موشەکەکان لە زۆر شوێنەوەکران بە عێراقیشەوە ئەم جارە عێراق تەنانەت بۆ بەرپەرزدانەوەی درۆنەکانیش و موشەکەکانیش ڕۆڵێکی ئەوتوی نەبووە بۆیە بەنسبەت عێراقەوە من بە دووری دەبینم بەڵام کاتێک هێچگار بریندار بکرێ ئێران و نەتی مەترسی بکەوێتە سەر نیزام ئەو کاتە شتێکی ترە بەڵام ئەوەی کە ئێمە قسەی لێ دەکەین هەتا ئەو دۆخەیە کە ئێستا لە ئارادایە لە خوانە باشە کاکتۆر وەکو بڵێنەوە وەڵامی ئەمریکا بڵێن هێرشی ئەمریکا هەبوو بۆ سەر بنکە ئەتۆمیەکان ئێستا قسە لە سەرەوەی ئایا بنکەی بەنامەی ئەتۆمی ئێران کۆتایی هاتەوە بەو بردومانە بە چارەسەری سەربازی لە ناو دەچێ یاخود مەسەلەی گەڕانەوە بۆ گفتوگۆکان کۆتایی هات دەبێت ئاگربەس بکرێ و ئایا ئاگربەسیش چاڕوان کراوە یاخود درێژە کێشانی شەڕەکە بڵین زیاتر چاڕوان کراوە ئەمەی ئەم شەو ڕوویدا بۆ ئیسرائیل بۆ ئەمریکا هەتا ڕادەیەک مای پرسیارە بەڵام بۆ ئیسرائیل تهدیدێکی گەلێک گەورە بوو ئەمەی ئەم شەو ڕوویدا بۆ سەر قەتەر یعنی بۆ ئەمریکا حەزمی هەموو شتێک دەکات ئەمریکا هەیدی ترامپە یعنی لێی بدەی لێت بدا ئەمریکایی تر بەس بۆ ئیسرائیل مەسجێکی هیچگار خراپە بۆ ئیسرائیل بۆ ئاسایشی ئیسرائیل بۆ ئیسرائیل جگە لە ئەتۆم مەسەلەی ساڕوخەکان مای سەرنج و تێبینی و ئەوەیە و بۆ کۆی گەلانی ناوچەکە ئەوانەی کە ئێران هەر وەختێک بیەوێ لە ڕێگەی ساڕوخەکانەوە چکا مەسەلەی ئەتۆم شتێکی ترە بەڕاستی مەسەلەی ئەتۆم ئەوەندە بەدەستەوە نییە بەکاربێ و ئەتۆم هەندێک قانون و یاسا و هەندێک شتی سروشتی خۆشی هەیە بە ئاکارێنانی ئاسان نییە بۆیە دەتوانم بڵێم جەنگەکە لەو ناحیەوە ئەم شەوای کرد کە درێژە بچێشێ کۆماری ئیسلامی ئێرانیش نایەوێ بەم شکستە تاکتیکیەوە لە ڕووی تاکتیکی ڕاستە دەسەڵاتەکە ماوەتەوە بەڵام ئاسمانەکەی لە دەست نیەوە زەرەری گەوری لێ درراوە نایەوێت بە ئاسانی بستە ژێرباری گفتوگۆوە هەرچەندە ئەگەر ئەم شەو شەڕ کۆتایەک پێبێ ئێران دەتوانێت بچێت لە بەرەوەی لە قۆناغێکی دیکەی ڕابوونەوەدا بوو ئەم شەو بەڵام بۆ یەک دوو ڕۆژیکە لەوانەیە دۆخەکە هێچگار جیاواز بێ سەبارەت بە پرسی ئەتۆمی کاک حەکیم مەسەلەی ئەتۆمی حتا ئێستا لێدانەکە لە دوو بواردا دەتانین باسکەین بواری یەکەم لێدانێکی نادیارە سەرکەوتنەکە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرکەوتنێکی نادیارە هەر کە دەڵم سەرکەوتنێکی نادیارەوە وەکو تێرم بەکاردێنم نەکار وە قسەیەک ئینسان دەتوانێت وای ناو لێ بنێ سەرکەوتنە نادیارەکەی لێدانی فۆدرۆ نەتانس ئێسفەهان هەرسێک شوێنەکە ئایا لە بەروی وشەی نادیاری پێوەی سەرکەوتن نییە نا سەرکەوتنە ئەگە سەرکەوتنە بۆ نادیارە لەبەر ئەوەی سەرکەوتنێکی نادیارە لەبەرەوەی هەتا ئەم دەقەیەشکە ئێمە قسە دەکەین ئاژانسی وسەی ئەتۆمی نەیتوانی وە سەردانی شوێنەکە بکاوە ئێران بڕوای پێیان نییە پێی وایەوانە موسادن ئیتر ئێران تووشی جۆرێک لە ئەوە بووە لەگەڵ دەستگای مخابراتی ئیسرائیلی و موساد و ئەوانەکە لە زۆربەی شوێنەکان هەبن تا ئێستا ڕێگای پێ نەداون و ئیسرائیلیش تا ئێستا دەستی بەو شوێنە نەگەیشتووە حەقیقەت مانگی دەستکردیش نەیتوانیوە لەسەرەوە ناوەوە بگرێ ئەوانە ئەمریکاش زانیاریەکی لانیە بۆیە دیار نییە چی ڕووی داوە ئەوەی کە هەیە بەڵام حەقیقەتێک هەیە بزر نابێ ئەویش ئەوەیە کە ئیتر ئەم لێدانە کۆی گفتوگۆی ئەتۆمی دە 15 ساڵی ڕابردووی نێوان نێوان ئاژانسی وزەی ئەتۆمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یا با بڵین کۆمەڵگای نێودەوڵەتی ئەگەر بە نالۆژێکی نەبێ دەشکرێ هەر بڵین کۆمەڵگای نێودەوڵەتی بە حکمی ئەوەی UN تێدا بەشدارە هەمووی سڕیەوە یعنی ئیتر دەبێت لە نوێوە جارێکی کە ئەو مناقەشانە دەست پێ بکرێنەوە و کۆماری ئیسلامی ئێرانیش ئەتۆمەکەی کە لە ناو مناقەشەیەکی جددیدا بوو ماوەیەکی بڕیبوو لە دەستدا کەواتە شەرعیەتی ئەتۆمی لە دەست چووە لەمە دووە ئەگەر ئەتۆمەکە مەسەلەی پیتاندنە شتەکانن ئەگەر ئەمانە بچن بۆ لایەنێکی تر جێبەجێ بکردن بە جۆرێک لە قاچاق و مافیەگەری لە قەڵەم دەدرێەوە بەردەوام لی دەدرێ بەڵام حەقیقەتێک هەیە من دەمەوێت لێرە یەکەم جارە باسی دەکەم بەڕاستی
بۆ بەڕێزت باسی بکەم کاک حەکیم ئەویش ئەوەیە کە ترسێک لە ئەتۆمی ئێران هەیە بە حکمی ئەوەی دەوڵەتێکی دینیە. ترسەکە لێرە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ دکتۆرێنی ئیسرائیل لە خودی بوارە فیزیکیەکەی ئەتۆمەکەی دانیە سنتریفیوژەکان کە ئەسوڕێن و پاڵاوتنەکە ئەکەن و پیتان لەو زانیاریەدا هەیە کە ئیتر ئێرانیەکان فێری بوون کەواتە بەنسبەت چارەسەری پرسی ئەتۆمی لەگەڵ ئێران دەبێ بەڕێککەوتن بێ چارەسەری پرسی ئەتۆمی لەگەڵ ئێران دەبێ بەڕێککەوتن بێ لەبەرەوەی تۆ دەتوانی بنکەکان لە ناوبەری بەس ناتوانی ئەو ئەزمونەی فێری بووە لە ناوی بەری ئەو ئەزمونەی فێ بۆ نمونە من ئێستا قسە بۆ تۆ نابت دەکەم لەسەر پرسێکی نێودەوڵەتی کتێبێکم هەیە 2 کتێبم هەیە هەر کەسێک بچی ئەو کتێبانەی من خڕ بکاتەوە بسووتێنێ لە ناوبەرێ بەو مانایان نییە ئەوەی لە مێشکی مندایە سڕی بێتەوە دەتوانم کتێبێکی ترت بۆ بنووسمەوە ئەمیش بە هەمان شێوەیە واتە ترسی کۆمەڵگەکە بڵین نەحەزەکانیان دوژمنەکانیان بەرامبەرەکانیان لەو زانیاریە هەیە کە ئەوان فێری بوون لەو پرۆسە ئەزمونیەدا هەیە کە ئەوان پێیدا دەرباز بوون هەموو لایەکشمان دەزانین سروشتی شتەکان هێجگار گۆڕاوە ئەمڕۆ چەکێکی زۆر سادە کە بەدەنەکەی لە کارتۆن دروست دەکرێت جەنگی ڕووسیا دەکا درۆنەکان چەکێکی زۆر هەرزان توانی لە پاکستان تاری ڕافال بخاتە خوارەوە ساڕوخێکی زۆر هەرزان توانی سیستەمی بەرگری موشکی هیندستان پەک بخە بۆیە شەڕەکە لە 4 ڕۆژدا کۆتایی هات لە شوێنی زۆر هەرزان و زۆر ئاسایی دەکرێت ئەمە پەرەی پێ بدرێ بۆیە دوجار دەبێ لەگەڵ ئێران ڕێککەوتن بکرێ بەڵام بۆ ئەوەی قسەکانمان ڕوون بێ لەو مەقتەعە ئەتۆمیەکەدا چیمان گوت ئەم کەڵەکە بوونە ئەتۆمیە ئەم پرۆسە ئەتۆمیە پێشتر هەبوو ناوبانگێکی جیهانی هەبوو لە نەتەنز لە ئیسفەهان لە فۆدرۆ کۆتایی پێهات دەبێ باس لە خەسارەکانی بکرێ بەڵام وەکو پرۆسەکە وەکو خەونەکە لەگەڵ ئێران کۆتایی پێ نەهاتووە باشە کاکتۆر چەند خولەکێکمان ماوە بە کوردی چەند پرسیارێکی سوپاس دەکەم ئەگەر خوێنەوەیشمان بۆ بکەیت لە ڕووی ئەو بڵێن ئێستا ئیسرائیل ئاسمانی ئێرانی کۆنتڕۆڵ کردووە ئەووا دەکات لە قۆناغی داهات و بتوانن ڕژێمەکەش بگۆڕن و دواتریش بۆ موشکی بارستی ئێران کە ئێستا دەگاتە ئیسرائیل و باڵەخانە بە ئاماژ دەگرێ مەترسیەکی استراتیژیە بڵێن لەسەر ئاسایشی ئیسرائیل و لەسەر چۆڵکردنی ئیسرائیل خۆ دەزانین بەشێکی زۆریان لە جنسی وڵات ڕەگەزنامەی وڵاتانی دیکەیان هەیە ئەوانەی کرد لە ئیسرائیلن خۆی بوونی دوو ڕەگەزنامە بەشێکە لە لاوازی لە ڕاستیدا بەڵام مەترسی ئەوەی نییە کە ئەمێ چۆڵ بکەن لەبەر ئەوەی خۆ ئێرانیش لە ژێربارێکی هێزگار گراندایە و دەبێ ئێمە تەماشا بکەین دوای ئەم شەو چی ڕوودەدا بە تایبەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ جوابێکیان دەبێ چونکە ئیتر مەسەلەی ئیسرائیل بۆتە ڕەمزێک هەم بۆ ئەو سیستەمەی ئێستا هەیە هەم بۆ جێگیری کەندا و بەنسبەت ئەمریکا بۆیە تەسەور دەکەم کە دەبێت خۆیان چارەسەرێک بۆ دۆخی خۆیان ئەوە بدەن ئێمە ناڵێن دەڵێن نادڵنیایی استراتیژی بۆ ئاسایشی ئیسرائیل سەرکەوتنی تاکتیکی نادڵنیایی استراتیژی لە ئارادا ئێستا بەڵێ سەبارەت بە موشەکە باریستەکان بڵێن جگە لە بەرنامە تۆمی ئەوەش سەبارەت بە ئەمریکا و بە ئیسرائیلیش هێڵی سوورە بوونی ئەو موشەکە باریستیانە یعنی ئێستاندێکیان بازۆکە بگەنە ئەوروپا و سەبارەت بە ئاسمانی ئێرانیش زەرەرێکی گەورەیە کە ئێستا بڵێن ئاسمانەکەی لەدەستداوە بەڵێ سەبارەت بە ئاسمان بەشێکە لە سەروەری بە تایبەتی لە ئێستادا لەبەر ئەوەی دەوڵەتەکان لە ئاسمانەوە ڕوبەڕووی مەترسی دەبنەوە بۆ سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتی ئیسرائیل جوگرافیان بەسەریەکەوت نییە جەنگەکەیان جەنگێکە لە ئاسمانەوە دەبێ ئیسرائیلەکانیش ئەو ڕاستێ دەزانن
هیچ هێزێک نەیتوانیوە لە ئاسمانەوە ڕژێمێک بگۆڕێت تەنانەت ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە 2023 کە هاتوون لە زەویەوە هاتوون لەکوێتەوە داخەڵ بوون لە ئاسمانەوە نەیانتوانیوە بیگۆڕن ئیسرائیلش ناتوانێت لە ئاسمانەوە ئەوە بگۆڕێ بەڵام بۆ سەروەری ئێران کارە ساتێکی گەورەیە لێرە دوو شت لە گۆڕێدایە ئەگەر جەنگەکە کۆتایی پێبێ بە سەرکەوتنی ئیسرائیل لە هەموو ڕوویەکەوە بێدەنگکردن و لە ناوبردننی کۆی سەکۆ و موشەکیەکان و پرسەکانی دیکەەوە ئەوانە ئەو کاتە بە نسبەت ئێرانەوە دان بە چ دادەنێت چی بمێنێ و چی نەمێنێ دێتە ئاراوە دەناخۆ دەوڵەتێکی وەکو ئێران دەوڵەتێکی وەکو تورکیا دەوڵەتێکی وەکو عێراق تەنانەت لە داهاتوودا دەوڵەتێکی وەک سووریا وەکو ستەیت مافی ئەوەی هەیە بەشی بەرگریکردن لە خۆی چەکی سەردەمی هەبێ ڕێگای ئەوەی پێدەدرێ بەڵام ئایا دەتوانێ لە مەوقعەکەوە گفتوگۆ بکە ئەو ڕێگا پێدانە بۆ خۆی بەدەست بێنێ و ئیسفادەی لێ بکە یان لە مەوقعی شکستەوە دەچێتە سەر مێزی گفتوگۆ کاک حەکیم ئێمە دەبێ من بە فرسەت دەبینم ئەوە باس بکەم نازام لە شوێنی ترگوتومەیان ڕاگەیاننی کوردی لەدا بەداخەوە یعنی هەمووی چەکی ئەتۆمی جەنگی ئەتۆمی نێوان ئەو دوو وڵاتە کەی دەستنەوە سەر مێزی گفتوگۆ پرسی ئەتۆمی و مێزی گفتوگۆ مەوزوعێکە دەمێنێ بەڵام ئەمە کۆی جەنگەکە و کۆی ئاشتێکە نابێ جارێککە لە نێوان ئەم دوو دەوڵەتە شەڕە لە نێوان ئێران و ئیسرائیل جەنگە جەنگ کە جەنگە ئیتر دەبێ خۆ ئەمە تیرۆر و کوشتنی خەڵکو و زانا و ئەو هەموو ڕژانەی موساد بۆ ناو ئێران دەبێ بە سنوورێکی بۆ دا بنرێ بە ژێرە ئیتیفاقۆک و لێک تێگەیشتنی هەردوو وڵات دەبێ ئێرانیش مەسەلەن سنوورێکیش بۆ ئێران دابنرێ بۆیە لە بەردەم دوو ئیتیفاق داین دوو ڕێککەوتن داین ڕێککەوتنێک پەیوەندی بە ئیسرائیل و کۆمەلگای نێو دەوڵەتیەوە هەیە سەبارەت بە ئایندەی ئێرانیەکان ئەوەی لە مێشکیاندا هەیە بۆ چەکی ئەتۆمی چی دەتوانن لێ بکەن ئێستا بوشەهر خۆ ویزگەیەکی ئەتۆمی مەدەنیە ڕووسەکانی لێیە و ئیشی خۆی دەکا و ئێران زۆر شانازیشی پێ دەکا کەسیش هەستیار نییە بەرامبەری لەبەرێ ئەوێ دڵنیابەتەوە کە ڕاستی پیتان نەکەی بۆ کاری کارەبا و نەخۆشخانە و ستدیۆ و تەلەڤیزۆن و فلان و وزە و ئەوانەیە ئەوەی تر دەبێ هەم ئیسرائیل هەم کۆمەلگای نێودەوڵەتی پێ عیلاقەدارن بەڵام سەبارەت بە وەستانی جەنگەکە لەگەڵ ئیسرائیل زۆر لێرەدا پرسێکی هەستیارە پەیوەندی بەوەوە لەکوێ دەوەستن ئێستا ئەم جەنگە جەنگی مێزە چێ لە مێزەکە لە شوێنی هەستیارتر دائنیشێ دەکەوێتە سەر ئەوەی چێ موسەیترترە بۆیە ئێمە دیقەت لەوە بدە کاکە حەکیم ئێمە لە بەردەم تونترین پێکدادانین ئەم چەند ڕۆژەی داهاتوو چکە فشارێکەیە جەنگەکە بوەستێ ئێمە لە بەردەم تونترین پێکدادانین وە دیبلۆماسیەتێکیش دەست پێ دەکا بە ئاراستەی سین و رووسایی ئەمریکا کە پشتی ئێران نەگرن بە تایبەتی کە ئێستا عەباس عێراقچی لەوێ بوو ئەوانە بەڵێ بە کورتی دوو پرسیاری تر یەکەمیان سەبارەت بە رووسیایی چاوکارێک دەکات چین سەبارەت بە رووسیا لە ڕاستیدا رووسیا بۆ خۆی لە جەنگێکی ئالۆزەوە گلاوە و رووسیا بۆ خۆی هاوکاری لە کۆریای باکوور وەردەگرێ درۆن لە ئێران وەردەگرێ و عەسکەر هەتا هێزی سەربازی لە کۆریای باکوورەوە بە هەزاران کەسی لەوێ بە کوژداوە لە کۆمپانیای ئەمنی ئەوەی وەرگرتووە سەبارەت بە رووسیا لەم قۆناغەدا کە لەم جەنگە هەستیارەدایە ئامادە نییە بە ئاشکرا بە شێوەیەکی استراتیجی کە باڵانسەکە بگۆڕێ و بە فریای ئێران بێ لە گوتار زیاتر هیچ شتێک بۆ هیچ لایەن بکە سەبارەت بە چین دیبلۆماسیەتەکەی چالاک دەکا چین دەوڵەتێکە ئەمڕۆ منافەسەی ئەمریکا دەکا بە تەواوی بەڵام هەتا ئێستا دەستی بۆ چەک نەبردووە و دەستیشی بۆ نابە بەڵام دیبلۆماسیەتەکەی گەلێک بە قووەت دەبێ دەشێوێ لەسەر بنەما لەسەر ئەساسی ئێران دیبلۆماسیەتی خۆی بەهێز بکە سەبارەت بە چین سەبارەت بە دەوڵەتانی دیکە هیندستان پاکستان چین لایەکەی دیکە ڕۆژهەڵاتی ئاسیا بەگشتی دەیانەوێ مەترسیەک لەسەر گەروی هورمز نەبێ زۆرتر ئێستا هیچ لە بابەتێکی تریان بەلاوە گرنگ نییە باشە کاکتۆر هەر کەمتر بڵین دوو خولەکێک لەسەر شارەزایەکی باش شتێ لە کاروباری تورکیا
دەوڵەت باخسەری پێشتر قسەی کرد مەترسی لەسەر تورکیا هەیە و دوێنێ شار قسەی کرده بوو بەردەوام قسە دەکا مەترسیەکە هەیە لەسەر تورکیا دوای ئێرە بە کورتی بێ سواس دەکەم. زۆر بە کورتی سەبارەت بەو نەخشە نوێیەی کە لە پشت سەری ئۆپەراسیۆنەکانی ئیسرائیلدا هەیە کە پەیوەندی بە پەیوەندی ئیسرائیل قەتەر ئیمارات و بەحرین هەیە بۆ ئیدارەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە قیادەی ئیسرائیل و بە ئەندامیەتی ئەم هێزانە ئەمە کرۆکی جەنگەکەیە. دەیانەوێت لەسەر بنەمای پاشەکشەکردنی ئێران کە لە زۆر شوێن مەسەلەن لە یەمەن لە غەزە لە فەڵەستین لە لوبنان لە سووریا ئەم دەستکەوتیان بەدەستێناوە و ئێستا ئەحمەد شەر ئەمریکا دەی پارێزی لە ئاسمان و زەویەوە ئاوی شەر چۆناو ئەو بازنەیە سووریاش لەگەڵیدا هەموو ئەمانە لەسەر بنەمای چین لەسەر بنەمای پاشەکشەکردنی ئێرانن. ئەمە چی پەیوەندی بە تورکیاوە هەیە؟ سەبارەت بە تورکیا لە بەردەم دوو بژاردەدا هەیە، یا ئەوەتە ئەمە ڕەت بکاتەوە یا پەسەندی بکات. کە ڕەتی بکاتەوە کارتی کوردی لە دەورەی هەڕەشەیەکی گەورەیە لە ڕاستیدا و ئابوووریەکەشی لە ژێر زەختێکی زۆر گەورەدایە. دەوڵەت باخچەلی یەکێکە لەو کەسانی زوو هەستی بەوەی کرد کە لە دوای ئۆکتۆبەرەوە چ لە ناوچەکە ڕوودەدات لەبەرەوەی هەر پێدەچوو ئیسرائیل خۆی دەمێک بێ ئەمریکا و ئیسرائیل لە ئۆکتۆبەر لە ئەوەی ئۆکتۆبەری 2023 بگەڕابان. بۆیە زوو تورکیا هەستیان بەوە کرد کە مەترسێک لە ناوچەکە هەیە. تەنانەت هاکان فیدان بەر لە 2 مانگ 3 مانگ چەندین جار هۆشداری ئەوەیدا کە لە ئێران دەدرێ کە هێرش دەکرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران. خەڵکانێک پێیان وابوو کە نەخەیر ئەوە تووشی وەهم بوون و دەوڵەت باخچەلی ئەوانی ترساندووە. ئێستا سەبارەت بە تورکیا لە نەخشەی سەرکردایەتیکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حجەیەکی لەگەڵ ئیسرائیل و دەوڵەتەکانی دیکە نییە. مەسڕە، قەتەڕە، ئیماراتە، سعودیە، ئیسرائیل دەیانەوێت ئەم ناوچەیە ئیدارە بکەن. ئایا تورکیا ئەمەی پێپەسەند دەبێ؟ حتا تورکیا ئەگەر پێشی پەسەند بێدەوێت بە کەمترین خەسارەوە بێ. بۆیە دەوڵەت باخچەلی تیجاری با کارتی کوردیان لە دەست دەربێنین، لە دەست وەگەڵێن بێگانە دەربێنین. خۆجەلانیش لە دوایین پەیامیدا قسەی دڵی تورکەکانی کردکە گوتی با کارێک بکەین ئیسرائیل ئیستیفادەمان لێ نەکا و فیتنەمان نەخاتە ناوەوە. یعنی هێدی ئەو تەحلیلی کە خەڵکی شارەزا و ئێمەمانان دەمان کرد کە هۆکارەکەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وا بەڕاست دەکەوێت. ئەم جەنگە کۆتایەکەی بەوەی دێنم کاتت تەواو بووە. ئەم جەنگە جەنگی داڕشتنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ دوای ئەوەی ئەمریکا لەم ناوچەیە دەرەچێ. ئەمریکا وەک جاران دەرناچێ، وەک ئەفغانستان دەرناچێ. پۆلیسێکی بەهێز لەگەڵ چەند ئەندامێکی بەهێز لە ناوچەکە بۆی دیاری دەکات. ئەمە لە بەرژەوەندی تورکیانی و بە مەترسی لەسەر خۆیانی دەبینن. بەڵێ سوپاس دەکەین دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای کاروباری نێودوڵەتی ماندومان کردی. سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم. خواتەمەنە.